لە ئەمریکا چی بە بافڵ تاڵەبانی گوترا؟ بۆچی سەرۆکی یەکێتی پاشەکشەی لە بەشێکی قسەکانی کرد؟ یەکێتی میدیاکانی لە ئاز دواخستنی هەڵبژاردن بێدەنگ دەکات. بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی بە سەردانێکی هەفتەیی چووە ئەمریکا. لە سەردانەکەیدا بافڵ تاڵەبانی لەگەڵ بەرپرسانی وەزارەتی دەرەوەی ئەمریکا و کۆنگرێس و نوێنەری سەرۆکی ئەمریکا بۆ کاروباری وزە کۆبەوە. وەک پێشتر تیوار ئاشکرای کردبوو سەردانەکەی بافڵ تاڵەبانی بۆ ئەمریکا بۆ پرسی وزە و بە تایبەت غازی سروشتی هەرێم ئەنجام دراوە. ئەمەش بۆ ئەوە دەگەڕێتەوە ئەمریکا نیگەران بووە لە جوڵەکانی ئەم دوایەی یەکێتی و بافڵ تاڵەبانی بە ئاڕاستەی ڕاکێشانی وەبەرێنانی ڕووسی بۆ کەرتی غازی سروشتی هەرێمی کوردستان. بە پێی زانیاریەکان لە سەردانەکەی بۆ ئەمریکا بەرپرسانی ئەو وڵاتە پەیامی خۆیان لە سەرپرسی غاز و وزە بەگوێی سەرۆکی یەکێتیدا داوە و ئەمریکا دژی وەبەرێنانی کۆمپانیا ڕووسیەکانە لە کەرتی غازی هەرێم و ئەو بابەتەیان وەک هێڵی سوور بۆ یەکێتی دیاری کردووە. هاوکات لەسەر پرسی هەڵبژارنەکانی هەرێم و کێشەکانی هەرێم و بەغداش ئەمریکیەکان پەیامی ئەوەیان بەگوێی بەرپرسانی یەکێتی و سەرۆکی یەکێتی داداوە کە دەبێت هەڵبژاردن بە جۆرێک بەڕێوە بچێت. لایەنە سەرۆکیەکان تێیدا بەشدار بن. بۆیە پێداگری لەسەر بەڕێوەچوونی هەڵبژاردن لە وادەی خۆیدا خولانەوەیە لە بازنەی بەتاڵدا، چونکە دواکەوتنی هەڵبژاردن بەهۆی سکاڵاکەی دادگای فیدراڵیەوە بۆتە ئەمری واقع. هەر بۆیە بافڵ تاڵەبانی لە دوایین دیدار و قسەکانیدا پاشەکشەی کرد لەوەی پێداگری بکات بۆ ئەنجامدانی هەڵبژاردن لە دەی شەشدا و ئاڕاستەی قسەکانی بە جۆرێکی تر گۆڕی. هاوکات بە پێی زانیاریەکان یەکێتی شەڕی میدیایی بەرامبەر بە دواخستنی هەڵبژاردن ڕادەگرێت و میدیاکانی بێدەنگ دەکات لە ئاست ئەو پرسە بە پێچەوانی ئەوەی پێشتر پێداگریان دەکرد کە دەبێت هەڵبژاردن مانگی 6 و لە وادەی دیاریکراوی خۆیدا بەڕێوە بچێت.